said, take a look at what happened. ڕووداوی تەقەکردن لە ترامپ چۆن ڕوویدا؟ تۆماس ماتیۆ کرۆکسی تەمەن 20 ساڵان تەقەی لە دۆناڵد ترامپ سەرۆککۆماری پێشوو کاندیدی ئێستای سەرۆکایەتی ئەمریکا کرد. کروکس لە بیسڵ پارکی پێنسیلڤانیا لەدایک بووە. ئەو ناوچەیەش تەنها نزیکەی 60 کیلۆمەتر لە بەتلەرەوە دوورە کە هێرشەکەی تێدا ئەنجامدا. ساڵی 2022 لە قوتابخانەی ئامادەی بیسڵ پارک دەرچووە. بەهۆی زیرەکی لە بیرکاری و زانستدا خەڵاتێکی $500 وەرگرتووە. لە پاشاندا لە چێشتخانەیەکی چاودێری کۆمەڵایەتی ئەو ناوچەیە کاری کردووە. بۆی وەکو دەنگدەرێکی کۆماری تۆمار کردووە لە تۆماری دەنگدەراندا، بەڵام لە تەمەنی 7 ساڵیدا ئابوونەی داوە بە دیموکرات و چەپەکان. کروکس لە دوای ئەوەی تەقەی لە ترامپ کرد لەلایەن هێزەکانی خزمەتی نهێنیەوە کوژرا. لە کاتی تەقەکردنیدا کروکس جلێکی دیمۆلیشن برانچی پۆشیوە کە کەناڵێکی یوتیوبی بەناوبانگە لەبارەی چەکەوە. بەڵام نووسینگەی لێکۆڵینەوەی فیدرالی ئەمریکا هێشتا بەردەوامە لە بەدواداچوون لەبارەی هاندەر و هۆکاری هێرشەکەی کروکسەوە. نەخشەی هێرشەکە بەم شێوەیە بوو. کروکس نزیکەی 120 بۆ 150 متر لەو پۆدیۆمە دوور بوو کە ترامپی لەسەر وەستا بوو. کروکس لەسەر باڵەخانەی کارگەیەکەوە ترامپی بە ئامانج کرد. لە پشتەوەی پۆدیۆمەکەی ترامپیش قەناز بەدەستەکانی هێزی خزمەتی نهێنی هەبوون و ڕاستەوخۆ تەقەیان لە کروکس کرد. دواتر هێزی خزمەتی نهێنی دەستیان بەسەر چەکێکدا گرت لە جۆری AR-15 کە لەلایەن کروکسەوە بەکارهێنرا بوو. ئەو جۆرە چەکە لە ڕابردوودا لە زۆرێک لە هێرشە چەکداریەکانی ناو ئەمریکادا بەکارهێنراوە. بەو هۆیشەوە زۆر کات مشتومڕ هەبووە لەسەر ڕێگەدان بە خەڵک بۆ ئەوەی بتوانن ئەو چەکە هەڵبگرن. یەکێک لەو چەکانەی دیموکراتەکان ویستویانە قەدەغەی بکەن بریتی بووە لە AR-15. ئەو چەکە بەوە جیا دەکرێتەوە کە بە شێوەیەکی ورد لە دووری 400 بۆ 500 مترەوە ئامانجەکەی دەپێچێت. چەکەکەش نیمچە ئۆتۆماتیکیە و هەڵگرتنیشی ئاسانە، بەهۆی ئەوەی کێشەکەی تەنها 3 کیلۆگرام دەبێت. هەروەها گولەی ئەو چەکە زۆر خێرایە بەراورد بە چەکی دیکە و جەستا دەشێوێنێت.